منداڵ و گەنج و بەتەمەن لێرە کۆبوونەتەوە و ڕێگای سەرەکی هاتوو چۆیان گرتووە. لێرە لە ناوچەی خۆشناوەتی دانیشتوانی گوندەکان جادەی سەرەکی سنوورەکەیان گرتووە کە ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەولێر بەیەکەوە دەبەستێتەوە. ئەوان دەڵێن تەنها یەک داواکاریان هەیە، ئەویش باشترکردنی ڕێگای سنوورەکەیانە کە تەنها 15 کیلۆمەترە. زیاد لە 10 ساڵەمە داواکەین بە پینەکردن باشە هیچ ناکرێت، بۆیە داواکارین کە ئەو ڕێگای 15 کیلۆمەترە قێڵ بکرێت. لە غەیرەوە یەک داواکارین لە هەشتاکانەوە ئەو جادە دروست کراوە، ڕۆژێک لە ڕۆژان نەهاتینە سەردانێکی بکەن، هەموو ینی ڕێگای هاتوو چۆنیە، ڕێگای هەموو شتێکەی هاتوو چۆنیە. ئەمەش ئەوەندە داوایان هەیە ئەو ڕێگان لۆ چا بکرێت. ڕێگای هەموو کەسێکیە، ڕێگای بازرگانی، ڕێگای فەقیرە، ڕێگای پێشمەرگەی، ڕێگای هەموو کەسێکە ئێرە. ئەزا پێن خۆشە حکومت بە داوانوە بێ، چکە بەڕاستی وەڕەز بووی هەندی داوا بکەین کەتینە بینی دوو داری نازانی چ بکەین، نە ئەولان لۆکە نە ئەولاشن لۆکە. بەڕێوبەری ناحیەی بێتواتە دەڵێت سەرپەرشتیاری داری ڕاپەڕین بەڵێنی داوا داواکاری دانیشتوانی ئەو گوندانە بگەێنێتە جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و هەوڵ بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان بدرێت. بەڕێز کاکەوە بەڵێن ئێوەی پێدام کە داواکاریەکانیان بێم لێرە بگوازمەوە بۆ ئەوان و ئەویش لەگەڵ ئەنجومەنی وەزیران بەخۆی لەگەڵ بەڕێز جێگیری سەرۆکی حکومەت و بەڕێز دکتۆر ئومێد سەباح قسەی بکات کە کاری جدی بکەن پەلە بکرێت لە گەڕانەوەی ئەو دەرخستەی ئەو ڕێگایە، چونکە ئەمە بەخۆمان با بڵێم وەکو بەڕێوەبەرایەتی ناحیە هەر بەس ئەو ساڵ بۆ ئەو ڕێگای 6,000 چوومەتە وەزارەتی ئاوەدانکردنەوە، جگە لەوەی لە سلێمانی جەنابی وەزیرم چەند جارێک بە ناڕەسمی بینیوە و بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانی ڕاست بە دەرخستەی کامری بۆ کرایە، ئەمە بە پینەی ڕازی نەبووین دەنە ئێستا کرا وامان کرد کە بە تەواوی هەڵبژێتەوە وەکو نێوان شکارتە و سەرچاوی. ناوچەی خۆشناوەتی لە سنووری ناحیەی بێتواتەی سەر بە قەزای ڕانیا زیاتر لە 13 گوند لە خۆی دەگرێت و ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەولێر بەیەکەوە دەبەستێتەوە. دانیشتوانی سنوورەکە ڕێگای سەرەکی ناوچەکەیان گرتووە و تاکە داواکاری ئەوان باشترکردنی ڕێگای سنوورەکەیانە. توانە عومەر، کورسات نیوز، ناوچەی خۆشناوەتی.